دەواازەی سنووری کێلێ لە قەزای پشدەر سەرچاوەیەکی گرنگی داهاتە، بەڵام دانیشتوانی ناوچەکە لەو دەواازەیە تەنیا دووکەڵی بارهەڵگرەکان و ڕێگاوبانە وێرانەکانیان بۆ ماوەتەوە. نیگەرانی خەڵکی ناوچەکە لە پشتگوێخستنی پرۆژە خزمەتگوزاریەکان گەیشتووەتە ئاستێک کە چالاکوانان هۆشداری کارەساتی تەندروستی دەدەن. چالاکوانێکی سنوورەکەش مەترسی زیادبوونی نەخۆشی شێرپەنجە لە سنوورەکە دەخاتە ڕوو بەهۆی وەستانی ناوبەناوی چاودێری تەندروستی لە مەرزەکە. وڵای ئەم مەرزی کێلێکە لە سنووری قەزاکەی ئێمەیە ناوەڵای تاوەکو ئێستا هیچ سوودێکی بۆ شاری قەڵازی نەبووە، هەنی بۆ قەزاکە نەبووە. ئەنی تازە لە ماوەشدا بڕیاریەواندا کە بەشی گەو پارەی داهاتی ئەو مەرزە بگەڕێتەوە بۆ خەزێنی قەڵازی خزمەت شاری پێ بکرێت، بەڵام تا ئێستا داهاتە نەگەڕاوەتەوە. ناوەڵە زۆر فرامۆشکراوە، هیچ خزمەت شارەکەی پێ نەکراوە تا ئێستا. دەبینین ئێستا نەخۆشخانە هیوا بچۆ ئامارەکەوەرگە لەوانەیە لە ١٨ نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەکانی دەڤەری ڕاپەڕین پشدەر و بیتێنن بە تایبەتی. یەک لە هۆکارەکانی ئەوەیە کە ئەو خواردنانەی وەکو تاقیقەی مشک وین دوو لە ڕووی خەڵکی ئەم دەڤەرە وەکو تاقیقەی مشک سەیرمان دەکەن، هەچی خواردنی بەسەرچوو ئێکسپایرە دێن بەسەر و خەڵکیدا دابەشی دەکەن. قایمی قەڵاتزێ دەڵێت لە کۆتایی ساڵی 2025 ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە لە 20 داهاتی مەرزی کێلێ بۆ پرۆژە وەستاوەکان و خزمەتگوزاریەکانی سنوورەکە تەرخان بکرێت، بەڵام تا ئێستا ئەم بڕیارە نەچووەتە بواری جێبەجێکردنەوە، پاساوەکەشی نەبوونی پارەی کاشە. لەوە بڕیاری کە باسی دەکەی بڕیاری ئەنجومەنی وەزیرانە لە کۆتایی ساڵی 2025 دەرچووە بە پێی بڕیارەکە بڕی لە دیارڕێژەی لە 20 داهاتی مەرزی کێلەی تەرخان کردووە بۆ پرۆژە وەستا و تەواو نەکراوەکانی سنووری قەزای پشدەر، لەگەڵەوەشدا کە بڕیارەکە هەموو ڕێکارەکانی بڕیوە. ئێمە لێرەوە نووسراومان کردو بۆ ئیداری ڕاپەڕین، لە ئیداری ڕاپەڕینەوە بۆ وەزارەتی مالیە، لە وەزارەتی مالیەوە بۆ بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی ئاگادار کراوەتەوە. ئێمە ئەوەی کە لە لای ئێمە زەرور بۆ پێویست بۆ لەسەر ماچی لە لایانی قانونی و کارگێڕی و هونەریەوە هەموو لایەنەکانی بڕیارەکەمان جێبەجێ کردووە، بەڵام بەداخەوە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بە بیانووی نەبوونی پارەی کەش سیولەوە. تا ئەو کاتەی بڕیارەکان لەسەر کاغەزەوە دەبنا پرۆژەی مەیدانی، خەڵکی پشدەر دەبێت لە نێوان ژاوەژاوی بارهەڵگرەکان و ترسی خۆراکی بێکوالێتیدا چاوەڕێی تەواوبوونی ئەو پرۆژانە بن کە ساڵانێکە تۆ زیان لەسەر نیشتووە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەزای پشدەر.